الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس پرسیارێک لە مێشکی هەر یەکێک لە ئێمەی ئەهلی قیبلە و مسڵمان و ئیمانداردایە خۆی پەروەردگار لە ڕیزی ئیمانداران وەریگرتبین و لەسەری بەردەوام بین و لەسەری بمرین. ئەو پرسیارەش ئەوەیە: من چی بکەم وەکو مسڵمان تا مسڵمانێکی ڕاستەقی نەبم، نەک هەر مسڵمانی ناسنامە و ناسراوی ناو خەڵک. و من وەکو مسڵمان ئەرکی سەر شانم چییە لەم ژیانەدا و لەم ژینگەیەدا و لەناو ئەم کۆمەڵگایەدا؟ ئایا مسڵمانیەتەکەم تەنها بریتیە لەوەی بێم بۆ نوێژی هەینی و جومعەکەم بکەم و ئەگەر بۆم کرا جەماعەتەکانم بکەم و عومرەیەک حەجێک خێر و خێراتێک بکەم؟ ئایا ئەرکی سەر شانی من هەر بەوەندە تەواو دەبێ؟ بۆ وەڵامی ئەو پرسیارە دەچینە خزمەت قورئان. پەروەردگار هەمیشە فێرمان دەکا مرۆڤ پێویستی بەوەیە بۆ هەر کارێک، بۆ هەر پرۆژەیەک پێشەنگێکی هەبێ. بەردەوام جەنابیشت هەوڵی ئەوە بدە هەر کارێکت کرد یەکەم جار تەماشاکە کەسانێک پێشتۆ ئەو کاریان کردووە و ئەزموونی ژیانیان لێ فێر بە و هەوڵ و هیممەتیان لێ وەرگرە. پەروەردگار لە سوورەتی النەحل ئاەتی 123 دا دەفەرمێ: ثم أوحينا إليك أن اتبع ملة إبراهيم حنيفا وما كان من المشركين. وبيغمبري خاتم محمد صلى الله عليه وسلم دفرميت پاشان نیگامان کرد بۆ تۆ وحیمان بۆ کردی کە شوێن ئیبراهیم بکەوە، سەلامی خوا لە ئیبراهیم بێ، ئەو ئیبراهیمەی حەنیفەن کە لای دابوو لە هەموو ئاین و بیر و باوەڕێکی ناڕاست و نادروست. وما كان من المشركين، إبراهيم لها وبجدانران نبو. كواتا پروردگار بە پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دەفەرمێ ولا ڕێگەی ئەوی شەو بۆ هەموو ئومەتەکەی پێمان دەفەرمێ وەکو ئیبراهیم بن، سەلامی خوای لەسەر بێ. پەیامی ئیبراهیم سێشتە، کاری ئیبراهیم سێشتە. ئەم قورئانە ڕێنماییمان دەکا ئێمە شوێنی ئیبراهیم کەوین، سەلامی خوای لەسەر بێ. نەخشە ڕێگای ژیانی ئیبراهیمیش، پەیامی ئیبراهیمیش، کاری ئیبراهیمیش ئەم سێشتە بووە، کەواتە ئەوە کاری من و تۆی مسڵمانیشە. ئەمە بەرنامە و کاری من و تۆی مسڵمانە. یەکەم تەوحید و یەکتاپەرستی. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ پەروەردگار لە سوورەتی ئەلئەنبیادا بە درێژی بۆمان باس دەکات. بابەتەکە هێندە گرنگە، قورئان بە درێژی باسی دەکات. کاتێ لە کۆمەڵگایەکی بتپەرستدایە تەنها خۆی خواپەرستە و دواتر لوت سەلامی خوای لەسەر بێ ئیمانی پێدێنێ و سارا خاتون ئیمانی پێدێنێ، هەوڵ دەدا کە ئەم بتپەرستیە لەبەر چاوی خەڵکەکە بە دوو شێواز لابە. یەکەم بەدەست بڕیار دەدا کە بتەکان بشکێنێ. لە سەیرانگایە کە خەڵکەکە کۆبووتەوە ئەڵێ من نەخۆشم، خەڵکیش خۆ لە خەڵکی نەخۆش دەپارێزێ. ئەڵێ من نەخۆشم و نایەم، ئێوە خۆتان بڕۆن بۆ سەیرانگای خۆتان و بۆ ڕۆژی دیاریکراوی خۆتان. کە خەڵکەکە دەڕۆن ئەچێتە پەرزگاوە، ئەو هەموو بتەی تێدایە، دانەیەکی گەورە لەسەرەوە، ئەوانی تریش بتی بچووک بچووک هەر یەکە بۆ کارێک دانراون. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ دەیەوێت بە کردار بەدەست پێیان بسەلمێنێ کە ئەم بتپەرستی ئێوە بەتاڵە. بۆیە چوینێکی گەورە، چەکوشێکی گەورە دەبا و دەست دەکات بە بشکاندنی بتە بچووکەکان، پارچە پارچەیان دەکا. بەڵام گەورەکە دێڵێتەوە، بتە گەورەکە لە لای سەرەوە لێی دانیشتووە کە لە بەر دروست کراوە، چوینەکە چەکوشەکە دەخاتە سەر شانی ئەو دەڕواتە دەرەوە. دواتر قورئان بە درێژی بۆمان باز دەکا کە خەڵکەکە ئێوارە دەگەڕێنەوە بتەکانیان شکاون، خواکانیان شکاون، چه سوکایەتێکیان پێکراوە، هەموو ئاگریان لێ دەبارێ. لێکۆڵینەوە دەست پێ دەکرێت لەلایەن پاشاودار و دەستە و دەستگای هەواڵگیریەوە، ئەڵێن تەنها کەسێک کە بڕوای بەم بتانە نییە، بڕوای بەم خوایانەی ئێمە نییە و ڕەخنەیان لێ دەگرێ و بە هیچیان دەزانێت گەنجێکە ناوی ئیبراهیمە. بۆیە بانگی دەکەن و لێکۆڵینەوەی لەگەڵ دەکەن، ئەڵێن تۆ بووی ئەم خوایانەی ئێمە شکاندووە؟ ئەویش دەفەرمێ نەخێر، بەل فەعەلەه کەبیرهم هذا فاسألوهم إن كانوا ينطقون. ئەوە پێشتر بەیانیەکەی بەدەست شکاندنی
بۆ ڕۆژی دواتر کە لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێت ئەمجا بە عەقڵی بە بەڵگەی عەقلی بە لۆژیک بە مەنتیق دەیەوێت پێیان بسەلمێنێ کە ئەمانەی ئێوە بەخوایان دەزانن هیچ نین، هەر هیچ شتێک نین. ئەوە تا ڕۆژی یەکەم شکاندوو من بەدەست خوایەک نەتوانێت بەرگری لە خۆی بکە. چۆن دەتوانێت دیفاع لەوانە بکە کە دەیپەرستن، چۆن دەتوانێت سوود بەوانە بگەێنێ کەوا شوێنی کەوتون و بەخوای دەزانن. ئەوە من شکاندم و هیچیان پێ نەکرا. ئەگە خوا بوونایە ئەبوایە غەزەبیان لێ بگرتمایە، ئەبوایە دەستیان وشک کردمایە، ئەبوایە چاویان کوێر کردمایە. ڕۆژی دووەم کە لێکۆڵینەوەی لەگەڵ دەکەن ئەمجا لە مەیدانی عەقڵ و مەنتیقا بە لۆژیک و بە بەڵگەی عەقڵی دایاندوێنێ و پێیان دەڵێ من نەمشکاندوون. بەڵام دیارە ئەوە تا گەورەکە ساغ و سەلامەتە خوا گەورەکەتان وە چەکوشەکەی بەدەستەوەی و لەسەر شانێتی کوینەکە لیان بپرسن ئەمانەی کلێرە کە لە پاچەکەوتون یەکێ دەستی پەڕیوەیەکێت چاوی پەڕیوەیەکێ سەری لێکراوەتەوە، لیان بپرسن بزانن چێ وای لێکردن، لیان بپرسن ئەم بتە گەورە وای لێ نەکردوون ئەم خوا گەورەیان چونکە قبوڵی نەبوو توێتی من بەسم یەک خوا هەبێ بەسە ئەو هەمووە پێویست ناکە و هاوبەشانم هەبن. ئین کانوا ینطیقون ئەگەر قسە دەکەن یعنی شتێک کە ئەگەر قسەش بکە نابێ بپەرسترێ، نابێ مرۆڤێک بپەرسترێ، نابێ جنۆکەیەک بپەرسترێ، ئەی چ جای ئەوەی کەوا شتەکە هەر گیانی تێدا نییە، هەر قسە ناکە و زمانی نییە، عەقڵتان بخەنەوە کار. جا دڵە لە قورئانەکە دوای ئەوە دەفەرمێ یەکسەر سەریان بەردایەوە، یەکسەر هەستیان بە خەجاڵەتی خۆیان کرد. وەڵڵاهی ڕاست دەکا خوایەک بێ نەیتوانی بێ بەرگری لە خۆی بکات چۆن بەرگری لە من دەکا، خوایەک نەتوانێت قسە بکە و بیژێڕێتەوە چێ وای لێ کردووە چۆن بە کەڵکی خوایەتی دێ. بۆیە هەرچەندە دواتر ئیمانیان نەهێنا و ئیبراهیمیان خستە ئاگرەوە بەڵام بەڵگەیان لەسەر دروست بوو، گومان لە دڵیان نادروست بوو کە ئەم ڕێبازی ئەوان هەڵەیە. بۆیە من و تۆی موسڵمانیش یەکەم کارمان ئەوەیە خۆمان بەس ئەڵڵا پەرست بین، ئەڵڵا پەرست بە و هاوبەشی بۆ بڕیار مەدە اعبدوا الله ولا تشركوا به شيئا ئەوە پەیامی هەموو پێغەمبەرانە سەلامی خوای لەسەر بێ. و پاشان دەبێ ئەم نور و ڕەحمەتە ئەم ئەڵڵا پەرستیە بگەێنین بە هەموو مرۆڤایەتی، بە هەموو خەڵکان و هەموو خەڵکی لە بتپەرستی ڕزگار بکەین. ئەمڕۆ جەنابەت دەڵێ لەوە ئەچێ بتپەرستی نەما بێ کوا ماڵەکان لە کوردستانە لە شوێنانی جیهانی ئیسلامیدا بتی لێ نییە. بەڕێزان دوو جۆر بت هەیە، بتی گەچی هەیە، بتی بەردین هەیە، بتی گۆشتین هەیە. بتێکەیە جاران لە گەشت دروست کراوە، لە بەرد دروست کراوە، هەیکەلی بۆ کراوە. بتی شەیە ئەم سەردەمە مرۆڤێکە دەپەرسترێ، خەڵک چاوەڕێی نەفع و زەڕی لێ دەکا، ئەوەندەی خۆش دەوێ خوای ئەوەندە خۆش ناوێ نەعوذ بالله. بەخوا قسە بەخوا بڵێ یەک زەڕە قسەیەک ناکە و کۆمنتێک نانووسێ، قسە بە سەرۆکەکەی بڵێ، قسە بە ڕابەرەکەی بڵێ، بەخوا مەجای بێ و غیرەتی بێ و دەستی بڕوا دەتکوژێ. لەسەر خوا هیچ مشکلەی نییە، لەسەر ئەڵڵا، لەسەر ئەو سەرۆکەی خۆی وەڵڵاه خەڵک دەکوژێ. وەڵڵا کۆمنتت بۆ دەنووسێ سوکایەتیت پێ دەکا ڕەدت دەداتەوە، چاولێ ئەوە بتێکی پەرستووە کە بتەکە گۆشتنە، گۆشتیە، قسە دەکا. بەخوا هێشتا ئەو بتانی زمانی قەدیم ئەوانە بێ زیان بوون، ئەوانە دروست کرابوون و ئەمانی ئێستا زیانیشیان هەیە. بۆیە تۆی موسڵمان پێویستە خەڵکی لە بتپەرستی ڕزگار بکەی بەو ئەندازەی کەوا قسەت دەڕوا و توانات هەیە. بەڵام بەداخەوە موسڵمانی ئەمڕۆ سێ بەشە، یان کەمتەرخەمە حەقی بەسەر کەسەوە نییە، ئەڵێ من عیبادەتی خۆم دەکەم، نوێژ و ڕۆژوی خۆم دەکەم، دەست بە مزگەوت بە کەس ناڵێم کەوا غەیری ئەڵڵا مەپەرستە، خوایە کرد هەموو خەڵک فڵان کەسی دەپەرست، فڵان کەسی دەپەرست، من حەقی ئەوە نییە بە خەڵک بڵێم کۆی لە مەبە، عەبدی خەڵک مەبە. مەلایە هەموو عمری خۆی لەسەر ئەو مینبەرە بەسەر دەبا، وەڵڵاهی جارێک وتارێک بۆ خەڵک ناخوێنێتەوە بڵێ خەڵکینە، لەگەڵ خوادا نابێ متمانەت بە هیچ شتێکی تر بێ، لەگەڵ خوادا نابێ خۆشەویستێک لە دڵتا بێ نەعوذ بالله کە حوبی الله بە ئەندازەی خوا خۆشت بوێ، ئەو ئەشەد و حوبەیان زیاتر خۆشت بوێ. مسلمان لە هەموو شتێ زیاتر پەرستراوی خۆی کە ئەڵڵایە خۆش دەوێ، ئەم پەرستراوەکەی خۆی لە ئەڵڵا خۆشتر دەوێ نەعوذ بالله. مامۆستای ئاینیە هەموو تەمەنی جارێک باسی ئەو تەوحید و یەکتاپەرستیە ناکە بەداخەوە. دووەمیان خۆی دەکەوێتە شیرکەوە، ئیماندارە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە قەبر سوێن دەخوا،
بە سەری باوکم سوێن دەخوا، بە شەرەفی سوێن دەخوا، بە گۆڕی شەهید سوێن دەخوا و خیانەتیش لە شەهیدەکە دەکا. سێمیان بە حساب موسڵمانە، ڕدێندارە، بەڵام تند و تیژ، دڵڕق، قسەڕق بە حسابی خۆی دژایەتی کوفر و شیرک دەکا. بەڵام وەکو ئیبراهیم نایە، نە بەدەستی تیشکاندووە، نە بە بەغڵگەی عەقڵی و لۆژیکیش بە خەڵگەی بسەلمێنێ کە بتپەرستی بە کەڵک نایە، بەس قسە پێوتن و جوێندان و ئەوانەش کەەوە عەقڵی بەرامبەرەکان ناجوڵێنێ و هەروەها قەناعەتیان پێ ناکا کە ڕێبازەکەیان و بتپەرستیەکەیان هەڵەیە. دووەم دەرسی ئیبراهیم لە ژیاننامەی ئیبراهیمە تەواوی ژیانی ئەمە بووە. ئەمە ڕێنمایە بۆ من و تۆی موسڵمان و بەرنامەی کارمانە. دووەمیان دوعای خێر، زائیدەن ئاوات خواستن، زائیدەن هەوڵدان بۆ وڵاتێکی ئارام و هێمن و دوور لە شەڕ، ژیانێکی خۆشگوزەران بۆ هەموو مرۆڤەکان بە کافر و موسڵمانەوە، بە کافر و موسڵمانەوە. ئەمە لە کوێی قورئاندا باس کراوە لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 126 پەروەردگار دەفەرمێ: وإذ قال إبراهيم رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات من آمن منهم بالله واليوم الآخر قال ومن كفر فأمتعه قليلا ثم أضطره إلى عذاب النار وبئس المصير. پەروەردگار دەفەرمێ ئێوە یادی ئیبراهیم بکەنەوە ئەو کاتێکەوە هێشتا مەککە ئاوەدان نەبوو بۆ، کاتێکەوە خێزانی و جگەرگۆشە تاقانەکەی ئیسماعیلی برد، یەکەم جار دوعای کرد، ئاواتی خواست، لە خوا پاڕایەوە، هەوڵیشیدا دوعای خێر بکە، ئاواتی خێر لە دڵتا بێ، هەروەها هەنگاوی کردەیش بە پێی توانا بنێ بۆ ئەوەی وڵات ئارام بێ، بۆ ئەوەی خەڵکی خۆشگوزەران بێ. ئیبراهیم ئەوە ڕێبازی بوو، فەرمووی پەروەردگارە بجێڕە ئەم خاکە وشک و بیوادین غەیری ذی زەرعە، شیوێک و دۆڵێکی مەککە نە ئاوی لێیە، نە زرعاتی لێیە، نە خواردنی لێیە، نە دار و درەختی لێیە، پەروەردگارە بیجێڕە بە شارێکی و وڵاتێکی ئەمان ئامینە. هەروەها پاشان وارزق أهله من الثمرات، لرزق ڕۆزی یەکجار زۆر و حەڵاڵ و پاک یا ڕەبی خوا بە دانیشتوانی ببەخشی، خەڵکەکەی تێر و تەسەل بن، خۆش بژین. ئەوانیان کەوا ئیمانیان بەخوا هەیە و ئیمانیان بە ڕۆژی قیامەت هەیە، واتە بەس بۆ ئیمانداران خوایە ئەم دوعایە دەکەم. خوا فەرمووی ومن کەفەر، قال ومن کەفەر، خوا فەرمووی نا ئیبراهیم، من ئەوە دەبەخشم، ئەمن و ئەمان و ڕزق و ڕۆزی زۆریش دەبەخشم بەوانش کەوا کافرن، فأمتعه قليلا، هەندێک خۆشگوزەرانی زۆر زۆر کەمیان دەدەمێ. قلیل بۆ خۆی بە ماناکەی یعنی بە کوردی یعنی کەم، ئەگە بە نەکیڕەی هاتووە لە سیاقی ئاەتەکەداین یعنی زۆر 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 کەم. خوای گەورە پێوتین هەرچی خۆشیە لەم کافرەی نەگرتوتەوە لە ژیانی دنیادا، خۆر کە دێ هەر بۆ مسلمان و ئیماندارانی بڕوابوو بەخوا بە ڕۆژی قیامەت نییە، کافرەکە ژۆک تۆ سوودی لێ دەبینێ، لە هەموو وزەکە سوود دەبینێ، ئەو خاکە گەنم بۆ تۆ دەڕوێنێ بۆ ئەویشی دەڕوێنێ، ئەو بارانە بۆ تۆ دەبارێ بۆ ئەویش دەبارێ. بەڵام ئەمە چونکە قیامەتی وێرانە، بەخوا ئەم خۆشیەی هەر هیچ نییە لە چاو قیامەتە، چونکە ثم ئەضطره، دوای ئەوەی کە مرد و چۆوە قیامەت ڕادەشێشرێ بۆ لای ئاگری دۆزەخ و چارە نووسێکی هەرە خراپ کە سووتانی ئەبەدیە لە دۆزەخدا. کەواتە موسڵمان لە هەموو کەس زیاتر ئاواتی ئارامی وڵاتەکەیەتی، خۆشگوزەرانی وڵاتەکەیەتی، بە دوعاکانی، بە کردارەکانی، بە خۆزگە جوانەکانی، بۆ هەموانیش. ومن کەفەر، وەڵڵی خەڵک وا دەزانێت کە ڕۆژێ موسڵمانان حکمی وڵاتیان بکەوێتە دەست، یەکەم ئیش ئەوەیە دەڵێ وەرە شایەتمان دێنی باشە، شایەتمانیان یەکسەر سەر لە لاشە جیا دەکەمەوە، شایەتمان دێنی و ئەهلی ئیسلامی و بەردەوام دێ مزگەوت و جومعە و جەماعەتم لەگەڵا دەکەی باشە، ئەینا ناهێڵم لێک فەرمانگەی حکومەتا تۆ دەوام بکەی، ناهێڵم بستێ زەویت هەبێ و خانوویەکەت هەبێ. نەوەڵڵا لە دینی ئێمەدا وەمن کەفەر، ئاەتەکە فەرمووی خوا خۆی فەرمووی ئەوەی کافریشە لەلایەن منەوە ڕزق و ڕۆزی و ئەمن و ئەمانی بۆ دابین دەکرێت. یعنی ئەی مسلمان تۆش ئەگەر ڕۆژێ دەسەڵاتت هەبوو بەویستی خوای پەروەردگار و شەریعەتی خوا لەسەر زەوی جێبەجێ کرد، ئەبێ بۆ کافر و مسلمان ژیانێکی پڕ لە ئەمن و ئەمان و ژیانێکی پڕ لە خۆشگوزەرانی دابینکەی.
کافرەکان دوو جۆرن، کافرێک کە نە دوژمنی دینمانە و نە دوژمنی گیان و ژینمانە، شەڕمان لەگەڵ ناکە لە ماڵی خوا دانیشتۆ بەبێ باوەڕی، ئەوە ئێمە خزمەتی دەکەین وەکو مسڵمان. بەڵام کافرێک کەوا دژایەتی دینمان دەکا و سوکایەتیمان پێ دەکا، هەروەها شەڕمان لەگەڵ دەکا و مسلمانان دەکوژێ وڵاتمان کاول دەکا. وَلْيَجِدُوا فِيكُمْ غِلْظَةً لە سوورەتی التەوبە ئاەتی 123 دا پەروەردگار دەفەرمێ با ئەو جۆرە کافرانە زبریتان لێ ببینن، وەکو مریشکی مەسلەحە مەبن، هەر ڕێویەک هات لەولاوە پەلامارتاندا و بە ئاسانی بتان خوا، با زبریتان بەرامبەر بە ئەوانە پێوە دیار بێ. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نامەی نووسی بۆ مالیکی کوڕی ئەشتەر کە والی میسر بوو، فەرمووی الناس صنفان إما أخ لك في الدين أو نظيرا لك في الخلق. ئاگادار بەو بزانە دیارە وڵاتی میسر بۆی ئەم نامەی بەتایبەت بۆ ناردووە، وڵاتی میسر جگەل لە مسلمانەکان قیبتیەکانی تێدا بوون، مەسیحیەکانی تێدا بوون، ئاینەکانی تری تێدا بوون، بتپرستەکانی تێدا بوون. ئاگاداری کردەوە ئیمامی عەلی شارەزاترین کەس بە قورئان و ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگاداری ئەم کار بەدەستەی خۆی کردەوە کە نەوەک تەنها خزمەتی مسلمانان بکە، بەم دیێڕە ئاگاداری کردەوە فەرمووی الناس صنفان، ئەو خەڵکی کە تۆ چووی بۆ لایەن و وی بە فەرمانڕەوایان دوو جۆرن، ئیما ئەخ لەکە فی الدین، یان براتن لە ئایندا وەک تۆ مسلمانن، ئەو نەظیرا لەکە فی الخەلق، یاخود هاوشێوەتن لە دروستکردندا، ئەوانیش مەخلوقی خوان و دروستکراوی خوان، واتە براتن لە مرۆڤایەتیدا. ئاگاداری کردەوە کە ئەوانەی کە مسلمانن واجبە خزمەتیان بکەی و ئاگاد لێیان بێ، ئەمن و ئەمانیان بۆ دابینکەی، ژیانیان خۆشگوزەرانکەی، چونکە براتن لە ئایندا مسلمانن. ئەوانی تریان نەظیران لەکە فی الخەلق، ئەوانی تریش دەبێت ژیانیان ئەمن و ئەمان بێ و ژیانیان خۆشگوزەران بێ و مافەکانیان بۆ دابین بکرێ، چونکە وەکو تۆ مرۆڤن، هاوشێوەتن لە مرۆڤ بووندا، هیچ مرۆڤێکیش نابێت سوکایەتی پێ بکرێ و عەزێت بدرێ. هەروەها لە قورئانی پڕبەرەکەت و بەخششە خوای پەروەردگار باسی سەیدنا یوسف دەکات سەلامی خوای لەسەر بێ. یوسف لە وڵاتی میسرا کە ئەو هەموو ستەمەی لێ کراوە بە کۆیلا، بوختانی بۆ کراوە، زیندانی کراوە، بەڵام کاتێک کە وڵاتەکە پێویستی بە ئەوە، خەڵکەکە هەمووی بتپەرستە، تاکە بڕوادارێک لە وڵاتی میسرا هەبێ بەس حەزرەتی یوسفە سەلامی خوای لەسەر بێ، بەس خۆی بە تاقی تەنیا. کاتێک کە خەونەکەی پاشای بۆ دەجێڕنەوە، ناڵە پەیوەندی بە منەوە نییە، یا ڕەبی خوا هەمویان لەناو بەرێت تۆڵە و ئینتیقامی منیان لێ بستێنێ، جا من کار بۆ چێ بکەم، چێ ڕزگارکەم؟ ئەم بتپەرستانە کە بەیانی دیسانەوە بتپەرستێکی تریان لێدایک دەبێتەوە، کافر لە دوای کافر لە زیاد دەکات لە وڵاتەدا، ئەوە غەزەبی خوای و خوا هەمویان لەناو بەرێ. نەخێر نەخێر، پەیامی ئیسلام ئەوە نییە. یوسف سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ جوان مانای خەونەکەیان بۆ لێک دەداتەوە کە 7 ساڵی هەرزانی و تێر و تەسەلی، گەنمی زۆر، بارانی زۆر، کێڵگەکان پڕپیت و بەرەکەت دەبن، بەڵام دوای ئەوە 7 ساڵی نەبوونی و وشکە ساڵی و قات و قڕی دێ. ئەگەر فریای خۆیان نەکەون لەم 7 ساڵی هەرزانەدا، گەنمی زۆر نەچێنن، دانەوێڵەی زۆر نەچێنن و هەمووی پاشەکەوت نەکەن، ئەوە لە کاتی گرانی 7 ساڵ لەسەریەکە لە برسانە هەمویان لە ناو دەچن. هەم مانای خەونەکەیان پێ دەڵێ، هەم نەخشەڕێگای ڕزگاریشیان پێ دەڵێ. ئەمجا ئەمەشی بۆیە نەبوو کەوا پاداشتی بکەن، بیکەن بە وەزیر، پارەی بدەنێ، لە زیندان ڕزگاریکەن. نەخێر، ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کرد، هیچ ئامانجێکی نەبوو. دواتر کە پاشا داوای لێکرد لە زیندان بێتە دەرەوە، بەڵگەی پاچێتی خۆی سەلمان لەلایەن ژنەکانی میسر و ژنی عەزیزی میسرەوە، ئەم جازانی ئەم کارە بەو نەبێ ناکرێ. فەرمووی فەجعلنی عەلە خەزائین الأرض، بمکە بە لێپرسراوی گەنجینەکانی ئەم زەوی میسرە بۆ ئەوەی کەوا بە جوانترین شێوە خزمەتی وڵاتەکە بکەم. ئەمە پەیامی ئیسلامە، ژیانێکی خۆشگوزەران بۆ خەڵک، وڵاتێکی پڕ لە ئەمن و ئەمان. هەروەها دەرسی ژیانیش لەم ئاەتەوە بەڕێزان وەردەگرین. دیسانەوە دەڵێمەوە قورئان هەمووی وانەی ژیانە، پێمان دەڵێ دوو کەلیمە، ئامینەن وەرزوق، ئەمن و ئەمان، هێوری و لەسەرخۆیی، بێشەڕی و بێتەقە و تەقینەوە، یەکسەر ڕزق و ڕۆزی بەدواوەیە. وەرزوق یەکسەر ڕزقی بەدواوەیە. بڕواتان هەبێ ماڵی تەبا،
بێ ئاژاوە و کێشە، شاری تەباو بێ ئاژاوە و کێشە و تەقوتۆق، وڵاتی پڕ لە ئەمن و ئەمان، واللهی ڕزق لەگەڵیەتی، واللهی ئەو ماڵە داهاتیشی کەم بێ ڕزقیان بەرەکەتی تێدەکەوێت. بڕواتان هەبێ شارێک کە ئارام بێ، خەڵکەکەی بە کەسابەتێکی دڵنیاکەرەوە کەسابەتی تێدا دەکا و بەرەکەت دەکەوێتە ڕزقیانەوە. هەروەها وڵاتێک کە شەڕ و شۆڕی تێدا نەبێ، بەرهەمهێنەران بازرگانان لە هەموو دنیاوە ڕووی تێدەکەن. بەڵام ئەوەی تریان پەنا بەخوای پەروەردگار خوا ئەم کوردستانەمان پارێزێ و هەموو وڵاتانی جیهانیش پارێزێ هەموو مرۆڤایەتی بە دوورکە. شەڕ الخەوف لەگەڵ الجوع بەیەکەون، لە قورئانە تەماشاکە. الخەوف لەگەڵ الجوع، لە هەر ماڵێکە شەڕ و ئاژاوە هەبێ، لە هەر شارێکە ئەمن و ئەمان نەبێ، لە هەر وڵاتێکە شەڕ و تەقە و تەقینەوە هەبێ، واللهی یەکسەر برسێتی لەگەڵیایەتی. ئەوە تا هەموو وڵاتێکی دنیا کە شەڕی تێکەوت، پارەکەی نرخی نامێنێ، یەکسەر گرانی دەکەوێتە ئەو شوێنەوە. ئەو شارە جوانە بزانە چۆن کاول دەبێ، ئەو خەڵکێر تێر و تەسەر و کاسبە چۆن برسی و نەبوو دەبێ، لە وڵاتانەوە شۆربایەکی بۆ بنێردرێ. خۆی گەورە ڕەحم بەوانیش بکە و ئێمەش لە بەڵاو موسیبەت لادا. بەڵێ بەداخەوە موسڵمان هەیە ناحاڵیە، مسلمانی ناحاڵی ئەڵێ ژیان بەس دەبێ بۆ مسلمان بێ ئەگە من فەرمان ڕەوا بم، ئەوەی تری هەمووی سەر دەبڕم، شایەتمان بێنە سای شایەتمانی پێدێنێ و سەری دەبڕێ. یان مسلمانێکی دەست کراو دروست کراو بەرنامە ڕێژ کراو بۆ لێدانی ئیسلامی حەق و مسلمانانی میانڕەوی ڕاستەقینە دەیانێت سیمای ئیسلامی لە وڵاتان بەتایبەت ئەوروپا پێ ناشرینکەن، هەر بەریشی دەدەنەوە گیانی مسلمانان بۆ کافر حەقی نییە. وڵاتەکە کاول دەکا، پر دەتەقێنێتەوە، مزگەوت دەتەقێنێتەوە، لە بازاڕە تەقینەوە دەکا، خەڵکی کاسبکار و فەقیر و هەژار و ژن و منداڵ دەکوژێ بە ناوی دینیشەوە بۆ لێدان لە دینی پاشی ئیسلام. واللهی ئەوە منهەجی ئیبراهیمی نییە و منهەجی ئیسلام نییە. منهەجی ئیبراهیم یەکەم تەوحید، دووەمیان دوعاکردن، ئاوات خواستن، کارکردن بۆ وڵاتێکی ئارام و بێکێشە و بێشەڕ، هەروەها ژیانێکی خۆشگوزەران شایستە بە مرۆڤی سەردەم. بەڵێ ئیسلامی ئێمە ئەوە بەرنامەکەیەتی، دەبێ حکومەت ئەمە جێبەجێکە. من أصبح منكم، پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک لە ئێوە بەیانی کردەوە، یەکەم آمنا في سربه، دڵنیا بوو في نفسه أو في قومه. سربه يعني لە دەرونی خۆیدا بەیانی هەستای دڵت خۆش بوو، گرفتی دەرونین نەبوو، دڵتەنگین نەبوو. هەروەها لە ناو گەڕەکەکەتدا، لە ناو ماڵەکەتدا، لە ناو شارەکەتدا، لە ناو وڵاتەکەتدا الحەمدولیلا ئەمن و ئەمان هەبوو، شەڕ و کوشتن و ترس و تەقینەوە نەبوو. ئەوە یەکسەر شکری خوای پەروەردگاری لەسەر بکە، بڵێ پەروەردگار ئەمە هی تۆیە، یا ڕەبی خوای بۆم زیاد کەی، خوایە حەمد و سەنا بۆ تۆ، بە هی خوای بزانە، سوپاسی پەروەردگاری لەسەر بکە. ئەرکی سەرشانت لەم حەدیسەوە چێ بەڕێزان، ئاوا لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێبگەن و حاڵی ببن. ئەم فەرمودەیە پێمان دەڵێ یەکەم سوپاسی خوای لەسەر بکە، دووەم ئەرکی سەرشانی تۆی مسلمان لەو بەیانیەدا کە بە ئەمن و ئەمانی دەرونی و جەستەیی وە لە وڵاتەکەی خۆت و شار و ماڵەکەی خۆتە ئەمینی، ئەرکی سەرشانت ئەوەیە ئاگادار بە ئەی مسلمانی بەڕێز، بەیانیان بەگەشی و دڵخۆشی و نێتی خێر و دوعای خێرەوە لە خەو هەستە. ئەمە ئەرکی سەرشانی تۆی مسلمانە، هەموو بەیانیان بە ئیزنی خوای پەروەردگار. ئەهەن دینی ئێمە چەند جوانە، هێشتا خۆر هەڵنەهاتووە، دنیا تاریکە، هەڵدەستین دەچین دەست نوێژ دەگرین و دەچین بۆ مزگەوتیان لە ماڵەوە نوێژی بەیانی دەکەین. کە نوێژی بەیانی کرد دوعا دەکەی، کە دوعات کرد داوا دەکەی خێر و بەرەکەتی خوات بۆ بێ لە بەڵاو موسیبەت و شەڕ خۆت و منداڵت و خێزانت و ماڵەکەت و شارەکەت و وڵاتەکەت بەدوورکە. کەواتە بەیانیان بیکە بەکردار، هەر بەیانێک هەستای بەگەشی هەستە. یەکسەر دوعایەکە دەکەین الحەمدولله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور. یا ڕەبی خوا سوپاس بۆ تۆ، من لەم خەوەیان مردبووم، دوای مردن زیندوت کردینەوە. ئەها بەگەشی هەستای، بەیانیان بەگەشی هەستە. دڵخۆش بە، قەت بەیانیان هەوڵ مەدە بە بێتاقەتی هەستی. گەشبین بە کە ئەو ڕۆژە تووشی خێر دەبی، دڵخۆش بە کە خوا خێرت بێنتە ڕێگا، بە نیەتی خێرەوە لە ماڵ بڕۆ دەرەوە، بڵێ بە ئیزنی خوای گەورە ئەمڕۆ خێر بە خۆم و بە خەڵکی دەگەێنم. لە خەو هەستای سوپاسی پەروەردگار بکە، بە تایبەت دایک و باوکەکان، بە تایبەتتر ئافرەتانی مسلمان لە برای خۆتانی وەرگرن. لە مینبەری مزگەوتەوە لە ماڵی خۆمانەوە عەرزتان دەکەین، هاوسەر و منداڵەکانت بەیانیان بەڕووی خۆشەوە
بە دوعای خێرەوە بە زەردەخەنەی سەر لێوەوە بەڕێ بکە بۆ قوتابخانەکەیان بۆ خوێندنگاکەیان ماچیان بکە دوعای خێریان بۆ بکە دەست بە سەریان دابێنە زەردەخەنەیان بۆ بکە خواحافیزیان لێ بکە بەخوایان بسپێرە مێردەکەت هاوسەری ژیانەکەت خوشکی بەڕێزم کە دەڕوا بۆ دەوامەکەی بۆ شوێنی کارەکەی بە دوعای خێر تا دەرگای مەدخەلەکە تا دەرگای حەوشەکە لەگەڵی بڕۆ واللهی ئەو منداڵە ئەو پیاوە دڵنیابە لە دەرەوەی ماڵ نەک شەڕ نافرۆشێوە خەڵک بڕواتان هەبێ ئەوەندە دڵی خۆش دەبێت شەڕیش لە خەڵک ناکڕێ خۆ لە بەڵا لا دەدا والعکس صحیح بەڵام بۆ خوای هەموو ئەوانەی کەوا لە دەرەوە شەڕ بە خەڵک دەفرۆشن بەڵان بۆ خۆیان و بۆ خەڵک بڕواتان هەبێ هەموو ئەو کەسانن کە بەیانی کە هەستاون شەو نەخەوتەوە بە دیار شتی خراپەوە دڵێکی تەنگ دڵێکی ناخۆش نێتێکی پیس لە خەو هەستاوە کە ڕۆیشتۆتە دەرەوەش باوکو دایک خواحافیزی لە منداڵەکە نەکردووە دوعایەکی خێری بۆ نەکردووە ڕوویەکی خۆشی نەداوەتێ نان و چایەکی بۆ حازر نەکردووە وەڵای سەیەکە ئەو مناڵانە لە مەکتەبە بەگشت خەڵکا دەچن ڕێز لە مامۆستا ناگرن ئازاری هاوڕەکەیان دەدەن کاکەوە لە ماڵەوە ڕۆژەکەی بەخێر نەکردەوە من ئەصبح منکم ئامنا فی سربه ئەم فەرمودانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبێت ڕۆژانە لەگەڵ ژیانمان تێکەڵاویان کەین بیان کەین بە کردار والله دەبێت ئەمە حکومەتیش جێبەجێکان فەرمودەیە حکومەتیش کە هاوڵاتی بەیانی هەستا دڵنیابێ بەویستی خوای پەروەردگار حکومەتێک هەیە لێپرسراوی شار هەیە ئاسایش و پۆلیسێک هەیە کە ئەمەندە ئەمن و ئەمانی بۆ دابین کردووە ئەم مرۆڤە پێویستی بە چەک نییە لە ماڵەوە چەکی هەبێ لە سارەکەیات چەکی هەبێ لە ژێر پشتێنەکەیات چەک و دەماچەی پێبێ دڵنیایە ئەو چەکدارانەی حکومەت هەمویان حیمایە و پاسەوانی ئەون هەوڵ بدە خۆت و ماڵ و منداڵت تیش بۆ ئەوەی کەوا ئامینەن فی سیربیهی لێ تێک نەچێ کاکە بارقوڵ بە ئەوەندە هەڵمەچ وەکو فیشەکەشێتە بارقوڵ بە گوێ گران بە هەر قسەیەکی نەشیا و لە شوێنێکەوە کرا بەرامبەرت وابزانە هەر نەدبیستووە وابزانە هەر لەگەڵ تۆیان نەبووە کاکە تۆ بەو شەقامەیە دەڕۆی کابرا سێ چوار هۆڕن و فول لای لێدەدا گوێی خۆت وا گرانکە کە من گوێم لەو هۆڕنەی تۆ هەر نەبووە ئەو مۆڕەت لێ دەکا تۆ سڵاوێکی زەردەخەنەی جوانی بۆ بکە تۆ داوای لێبوردنی لێ بکە بارقوڵ بە گوێگران بە بیری دوا ڕۆژی دوژمنایەتی بکەوە پەنا بەخوای پەروەردگار بیر بکەوە کەسانێک کە تووشی دوژمنایەتی بوون دەستی چەند کەس ماچ دەکەن سەر بە دیوەخانی چەند پیاو ماقۆڵ و مامۆستای مزگەوت و شێخ و مشایخا دەکەن چەند کەس دەبێنێت لە دام و دەستگاکانی حکومەت ڕازیکەن هەتا فایدەکەیان ئەو دوژمنایەتیان لە کۆڵ دەبێتەوە بیر لە حاڵی ئەوانە بکەوە ئێستا کە خوا لە ئەمن و ئەمانە ژیانی پێبەخشیوی لە خۆتی تێک مەدە و خۆشت بارقوڵ بە بەڕاستی خۆشەویستان دەرونی ئارام ئای کە بەیانی هەڵدەستی و دڵت خۆشە دەرونی ئارام ماڵی ئارام البەلەد الئەمین وڵاتی ئارامی دوور لە شەڕ و شۆڵ والله یەکسانە بە ژیانی ڕاستەقینە ژیانی ڕاستەقینە ئەوەیە ماڵەکەت ئارام بێ دڵ و دەرونت خۆش بێ وڵاتەکەت و شارەکەت بێ شەڕ و شۆڵ بێ بێ ئاژاوە بێ والله ژیان ئەگەر ئەمانەی نەبوو ئەو ئەمن و ئەمانەی نەبوو تۆ لەسەر خولەک دەژی وەرە پەنا بەخوا وڵاتەکەت شەڕی تێدا بێ و فڕۆکەت تۆ بارانی کا و بۆمبا بارانی کا و وڵاتانی کە شەڕیان تێدا و خواوانیش ڕزگار کا و ئێمەش پارێزێ تۆ لەسەر چرکە دەژی هەموو چرکەیەک معڕەزی خانووکەت بەسەرا بڕوخێ ماڵ و منداڵەکەت لەدەستدەی ژیانت هەمووی قەلەقیە هەمووی نائارامیە بۆیە ئامینەن فی سربه بەڕاستی خەڵاتی خوایە هەوڵی بدە بە دوعای خێر شکرانە بژێری خوا بۆت زیاد کا و لێت تێک نەچێ هەروەها واجبی حکومەتە ئەمە بۆ خەڵک دابینکە دووەم معافە فی جەسەدی هەر وەختێ خوای گەورە لەشی ساخ کردی خەڵاتی خوای پەروەردگار و شکری خوای لەسەر بکە مەڵی ئازایەتی خۆمە بڵێ ئەوە هەمووی ڕەحمی خوای پەروەردگارە کە جەستەی ساخ کردوم جەستەی ساخ کردم و بۆشی پاراستم لەو هەموو نەخۆشی وەکو تاوە تەرزە دەبارێ بەسەر ئەم خەڵکەدا خوا تۆی پاراستووە ئازایەتی خۆت نییە بەڵام هەوڵیش بدە ڕێنمایە تەندروستیەکانیش جێبەجێکە هەروەها واجبی حکومەتە معافە فی جەسەدی دەستەی ئەم خەڵکە ئەی حکومەتی بەڕێز لە ئەستۆی تۆدایە کەرتی تەندروستی بەدووشت خواردنی تەندروست سەرچاوی هەموو نەخۆشیەکان خواردنە پیسەکانن وەڵڵی حکومەت بە ئەندازەی ئەوەی کەوا دژی مادەی هۆشبەرە و دەستی خۆش بێ و بە شوێنیا دەگەڕێ و لە ناوی دەبا ئەبێ ئاواش بە دووی کەسانێکا بگەڕێ
کە خواردنی ناتەندروست دێننە وڵاتەکەوە یان لە خواردنگەکانە دەیدەن بەو خەڵکە و تووشی نەخۆشی دەکەن. خواردنی تەندروست دووەم دەرمانی دروست، نەک ئەو دەرمانەی کەوا نەخۆشی داما و وەکو گیرفانی هەڵدەتەکێ بە دەرمانەکە لە زیاتی شیفای بۆ بێ نەخۆشیێکی تریشی بۆ زیاد دەکا. بۆیە کەرتی تەندروستیش واجبی حکومەتە ئاگاداری بێ. سێیەم عنده قوت یومی، هەر کەسێک کە بەیانی کردەوە خوا ڕەحمی پێکرد ئەو ڕۆژە کارێکی باشی هەبوو، ئەزانی چەند خۆشە بەیانی کە هەستای بزانی خەریکی چی، بزانی خەریکی کارێکی، بزانی خەریکی خێرێکی، بزانی بژێوی ئەو ڕۆژە دابینە، چەند خۆشە ئێوارە بە دەستی پڕەوە بگەڕێیتەوە، چەند خۆشە دڵنیابی سەری مانگ موچەی کارکردنی ئەو مانگت بە فیڕۆ ناچێت. ئەگەر ئەمەت هەبوو، هەموو ڕۆژێ هەستای کاری خۆتت هەبوو، هەموو ڕۆژێ هەستای بەڕێزەکەم ئەلحەمدولیلا بژێوی ژیانت دابین بوو، ئێوارە بە دەستی پڕەوە گەڕایتەوە ناو ماڵ و منداڵ، هەزار جار شکری خوای پەروەردگار بکە، بە ئازایەتی خۆتی مەزانە، بە لوتفی خوای پەروەردگاری بزانە. خاتونی بەڕێز کە مێردەکەت دەڕوا بۆ سەر کار قەدری کارکردنی بزانە، ئێوارەکە هاتەوە تخوا لە برای خۆتی وەرگرە بەڕوویەکی خۆشەوە لە دەرگاکەی لێ بکەوە و بەخێرهاتنی بکە، خواردنی باشی بۆ ئامادەکە، قەدر و حرمەتی بگرە، دوعای خێری بۆ بکە و پاشان بازنەکە گەورەتر دەبێ. ئەم فەرمودەیە بۆ حکومەتیشە و دەسەڵاتدارانی وڵاتیشە عنده قوت یومه، بژێوی ئەو خەڵکە، کارکردنی ئەو خەڵکە بەڕێزان، کار بەدەستانی بەڕێزی وڵات لە ئەستۆی ئێوەدایە. واللهی واجبی حکومەتە کار دابین کە بۆ هەموو بێکارێک، بۆ هەموو گەنجێک لە ڕێی گشتیەوە بێ یان دابینکردنی کەرتی تایبەت و کردنەوەی کارگە و معامل و ئەوانە بێ کارێکی وا بکە کوڕ و کچەکانمان ئەگەر حکومەت نەشتوانێت لای خۆی تەعینیان کاودایان بمەزرێنێ دوای تەواوکردنی خوێندن، ئەوەندە کار لە وڵاتە زۆر بێ، وڵاتێکی پڕ لە ئەمن و ئەمان و بێ ئاژاوە و بێ ئەم شەڕەدەنوکی حیزبایەتی و بێ ئەوەی پارەکانمان بۆ دروستکردنی کۆی لە بەکاربێن، بۆ دروستکردنی معمەل بەکاربێن، گەنجەکانمان بخەنە سەرکار. چەند خۆشە گەنجێک کە بەیانی دەڕوات تا ئێوارە ماندووە لە کارێکی خێردایە، واللهی هەموو خەڵک لە شەڕی ئەمینە، خۆی تووشی شەڕ نابێ، وڵاتەکەش و میلەتەکەش لە شەڕەکەی ئەمینە، چونکە لە خێرا دەستی خێرە، دەست ئەم دەستە دەبێیان لە خێرا بەکاربێ یان دڵنیابە لە شەڕا بەکاردێ. تۆ خەریکی کەسابەتی خێر بە، بیخە سەر کەسابەتی خێر و چاکە و ئاوەدانکردنەوەی وڵات حکومەت، واللهی ئەو گەنجە خۆی سەلامەتە و وڵات و گەل و میلەتەکەش و حکومەتەکەش لە دەستی سەلامەتە. و پاشان بژێوی ژیان، ئەگەر خوای پەروەردگار بژێوی ژیانی پێبەخشی، کارت هەبوو وەکو تاک شکرانەی خوای لەسەر بکە، گەندەڵی مەکە تێیدا، ئەگە خوانگیشەی پێداوی دەتخوا بە ڕێک و پێکی بیکە، با دەرن نەکەن، با گەندەڵ نەبی لە کارەکەتدا، ئیش گۆڕچێ مەکە. زۆر خەڵکەیە ئیشێکی باشی هەیە، موچەیەکی باشیشی هەیە، هەردوو کەس چپاندیان بەژێیە وتیان ئیشێشکە لە فڵان شوێن هەیە کە مسۆگەری ژنێ خێرا ئیشەکەی خۆی پێوە دەدا، ئەم دەرگایە ئەڕوا بەرەو ئەوێ، یان دەرگاکەی لێ ناکرێتەوە، یان کارێکی کاتیە لە هەر شوێنە کارێکت هەبوو، ئەگەر کەمیش بوو موچەکەی تا دڵنیای 100% نەبی و دڵنیا نەبی حکایەکەم حەڵاڵە و دووەم بێ موسیبەتە و هەروەها سەرچاوەکەی دیارە، هەروەها بەردەوامی هەیە، کارگۆڕچە زۆر مەکە، وەکو ڕێوێک لێدێک کە بە دووی دووش تا ڕادەکە لە ئەنجامە بە برسێتی دەڕاتەوە بۆ ماڵەوە. دڵسۆز بە لە کارەکەتدا، پسپۆڕە تێیدا، داهێنانی تێدا بکە، با خەڵک بە شوێن تا بگەڕێ. هەروەها واجبی حکومەتیشە کەوا خەڵکی لەم دەڵە ڕاوچەیە ڕزگارکە. واللهی موچە حەقی تەواوی خەڵکە، نەک لە تەلەڤیزۆنە وەکو موژدە دێ و نایە، بەغا دەینێرێ و نایە، نەوتەکە دەڕوا و ناڕوە. ئەمە ژیانی ئەو خەڵکە بڕواتان هەبێ بودجەی 2026 دەبێت ئێمە تێیدا بین و تێیدا نەبین، چەند موچەت دەفەوتێ و چەندت خوراوە و چەندی فەوتاوە و چەندی نایەتەوە. واللهی حکومەت ئاوا بەڕێوە ناچێ، والله حکومەتداری ئەگەر ئاوا بێ بە هەموو کەس دەکرێت، بەڵام ئەوە حکومەتی شایستە بە ژیانی ئەو خەڵکە قوربانی دەرەی هەرێمی کوردستان نییە. داواکارم لە خوای پەروەردگار، یا الله یا ئەرحەم الراحیمین، لە دینەکەی خۆت باشتر شارەزامان کەی، بە بەرەکەتی ئەم قورئانە بەختەوەری دنیا و قیامەتمان کەی. پەروەردگارە فەرمووت بە شوێنی پێغەمبەری ئیسلام، بە شوێنی ئیبراهیم دابڕۆن، یا ڕەبی خوای لەسەر ئەو ڕێبازە پەروەردە بین، کار بکەین، بەختەوەر بین. یا الله تەوحید و یەکتاپەرستیەکەمان بپارێزی، لەسەر لا ئیلاهە ئیلا الله
محمد رسول الله لسر أو برنامج إسلاما لسر رباز إبراهيم يا ربي خوايا بجين ولسري بمرين وبنجي شايت من آوى لسر مرقا برز بيتوبلين لا إله إلا الله محمد رسول الله ولسري زندو بينوا ولا قيامتها بخزمتي بيغمبري خاتم صلى الله عليه وسلم بخزمتي إبراهيم بيغمبر بخزمتي همو بيغمبران بخزمتي همو أولياء الصالحان صحابي الكرام بقين يا أرحم الراحمين لقل همو إيمان داران دا پروردگارا لگناها كان من خوش بي يا ربي خوايا ولات من پر لأمن و أمان كي يا ربي خوايا جيان من خوش گزاران كي لنخوشي و ناخوشي لبلاو مصيبت لشر فتنة يا الله بمان باريزي آمين 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 والحمد لله رب العالمين.